بتوانین لەوێش لیژنەیەکی تایبەت هەیە بۆ ئەوەی ئیشی لێ بکەین مادەیەکی دەستوریش هەیە بە هەمان شێوە کە مادەی 35 بەداخەوە تاکو ئێسا تەواوی کوردستان بە هیچ شێوێ خزمەت نەکراوە لەو مەجاالە بۆ مەسلەی تعویزە بۆ مەسلەی خزمەتگوزاریە بۆ هەموو ئەو پرۆژانەی کە ئێمەمانەیە خزمەتی بکەین لە مەسایلی کەرتی تایبەتی کشتتوکاڵی ئاوداری لە هەمان کاتیشە پیشەسازی و لە ڕووی ئابووریشەوە یعنی ئابووری و کە ڕەبتی بە بازرگانیەوە هەیە کە بتوانین بە تایبەتی بۆ ناوچە سنووریەکان کە پێویستە بەوەیە کە لەسەر ئاستی عێراق بتوانین عێراق موافقەت بکە بۆ ئەوەی دەواازەیەکی گومرگی ڕسمی لەو سنوورانە بە تایبەتی لە منتیقەی هەڵەبجە و سەرسنوورە نزیکە لە سنوور و منتیقەی گەرمیان ئەوانە ئەوەی کە پێمان نەکرێ ئەمە بکەینە دەواازەیەکی گۆمر بکرێتەوە بۆ ئەوەی خەڵک زۆرینەی خەڵک کە بیە لە مەجای بازرگانیە ئیش بکێ بەڵام لە هەمان کاتیشە کار لەسەر ئەوە بکەین کە خەڵکی ئەو ناوشانە باجیان عەفو بکرێت لە باج چونکە عەفوکردنی دایمەن لەسەر ئاستی جیهانیش وایە هەر شوێنێک کە بەرکەوتەی ئەنفال بوو بێ یان تاوانێک دەرهەق بۆ ناوچانە کرابێ ئەتوانرێت لە باش ببەخشێنێ